ئەگەر ویستبام وها حکوومەت کەم کە تا ئێستا ڕۆم تەفر و تونا ببوو. 6 کەسی خائن لە کۆشکی تۆدا گاڵتە بە ئیمپراتۆری ڕۆم دەکەن و ئەو سات دەرباز دەبن و هیچ کەسێک هیچ کارێکی لێ نایەت. جناب ئیمپراتۆر، من هەر لە هەوڵەوە لەو دوانە دوودڵ بووم، بە تایبەت لەوەیان ماکسیمیلیان. هەرەو ماکسیمیلیانم مەغرورە تەواوی ئێمەی سوک کرد و گاڵتەی پێکردین. بیر و باوەڕێکی کاهینێکی وەکو تۆ دەی پارێزێ جاوی و تفی کردەوە. بەڵام تۆ دیۆکلاتیان هی لە نەهاتووی تۆ بوو کە هەڵاتن، بەڵام ناتوانن لە دەستی من دەرباز بن. خاوەنچکۆ دڵنیابن کە تەواوی ئەوان قۆڵبەست دەکەین و بە تۆنترین شێوە سەزایان دەدەین. بڕوانە دیۆکلاتیان، من ئەمڕۆ ئێرە بەرەو ئۆرشەلیم بەجێ دێڵم. ئەگەر بەر لە گەیشتنی من بە ئۆرشەلیم هەواڵی قۆڵبەستکردن و سەزادانی ئەوانم بیست، ڕزگاریتان هاتووە. ئەگەینا هاوار بە ماڵت دیۆکلاتیان، سەرداری سپای پێنجمی ئیمپراتۆری ڕۆم. ئەمە جێی باوەڕ نییە، یعنی ماکسیمیلیان زاوای دیۆکلێتیانوس مەسیحی بووە؟ 5-6 کەسی دیکە لە ڕاوێژکارانی دەقیانوسیش مەسیحی بوون، بەڵام کەسێ نەیدەزانی. هیچ کەس بڕوای نەدەکرد کەسانێک بۆ ڕواڵەتە مێهرەبان و دڵسۆزەوە لە دڵەوە ئەوەندە پیس و دووڕوو بن. ئەی بۆچی سوکایەتی ئەوان بە جنابی ئیمپراتۆرە ناڵێ؟ ئەوە لە هەموو شتێک خراپترە. بەڵام بە بڕوای من نەیاریکردن لەگەڵ بیر و باوەڕی ئێمە بەڵگە بۆ خراپبوونی ئەوان نییە. زۆر کەس هەن کە خوداکان ئێمە ناپەرستن، بەڵام کەسانێکی پیس و هەرزەن وەکو ئەم ژاریوسە. لێتانی ناشارمەوە، منیش بۆ ئەوان زۆر ڕێز دادەنێ. نازانم ئەگەر ئیمپراتۆر هێشتبای من هەر لەوێ ئەوانم تیکە تیکە دەکرد. ئەگە هەر لەوێ سزا بدرایەن دەرفەتی هەڵاتنیان نەبوو. خەڵک وا دەڵێن کە خودای ئەوان ئەوانی ڕزگار کردووە و لە چنگی ئیمپراتۆر دەریانی کردووە. ئەمانە قسەی پوچە. خودایەک کە نابینرێ و جگە لە خەیاڵات شتێکی دیکەش نییە، چلۆن دەتوانێت کەسێ ڕزگار بکات؟ من نازانم خودای ئەوان چۆن خودایەکە، بەڵام دەزانم کە خوداکانی ئێمەش نەیانتوانی لە خۆیان دیفاع بکەن و ئەم ناپیاوانە سەزا بدەن. ئەگەر نەڕەحناون دەمەوێت بڵێم بەڕواڵەت خودای ئەوان توانەتر لە خوداکانی ئێمەیە. خاوەنچکۆ، ئەم پیاوە دەڵێ خوداکان ئەگەر بیان توانی باە لە دوژمنەکانی خۆیان تۆڵیان دەکردەوە. دەڵێ خوداکانی ئێمە بێدەسەڵاتن و هیچ کارێن لە دەستان. ئەسڵان قسەی دەسەڵاتداری بێدەسەڵاتی خوداکان نییە. بڕوانن خاوەنچکۆ، من دەڵێم ئینسانی خاوەن ئەقڵ بیرکردنەوە وردبوونەوە کە مافی خۆیە لە خۆی دوور ناکاتەوە. من لە مێژە کە بیر لەمە دەکەمەوە کە لە نێوان لایەنگرانی ژوپیتێر و ئاپۆلۆن و باقی خوداکانی ڕووم لەلایەکەوە و لایەنگرانی خدا و کوڕی ئەو مەسیح لەلایەکی دیکەوە حتمما دەبێت شەڕ ڕوو بدات. ئایا ئەم نێوە ناخۆشی ناتوانن بکەنە دۆستی؟ یانی بە بڕوای ئێوە ئەیبی نییە کە ئێمە خودایانی خۆمان بەردەین و خودای مەسیحەکان بپەرستین؟ من وا دەزانم کە شەڕی ئێمە و ئەوان لەسەر ناوە و ئەم شەڕە بێمانایە. تێناگەم، یعنی ئەوان خوداکانی ئێمەیان قبوڵە و تەنیا ناوی ئەوانیان گۆڕیوە؟ من وا دەزانم کاروا بێت. لە ڕاستیدا جیاوازیەک لە نێوان بیر و باوەڕی لایەنگرانی دینی مەسیح و لایەنگرانی خوداکانی ڕۆمدا نییە. ئەو وتو یەکە ڕوومیەکان ژوپیتر دەپەرستن و ئەوان خوددا و ئەمە هەردوو ناو یەک شتە. بە بڕوای من ئاپۆلۆن کوڕی خوددایە
و ئەوان دەڵێن مەسیح کوڕی خوددایە کە هەردوو یەکێکە. من وا نازانم ئەو جۆرە بێ کە تۆ دەڵێ. ماکسیمیلیان و دۆستەکانی باسی خودای تاقانەیان دەکرد و بۆ خوددا کوڕیان دانەدەنا. ئەگەر وا بێ کە تۆ دەیڵێی مەترسێکی گەورەمان لە ڕێگادایە و دەبێت پێش بە پەرەگرتنی وەها بیر و باوەڕێک بگرین. ئەم بیر و باوەڕە دەتوانێت زۆربەن لایەنگرانی ژوپێتێر بباتە سەر دینی مەسیح. خاوەن شکۆ ئەیبی چییە کە خەڵک پەیرەوی چه ئاینێک بێ؟ ئێمە لەو خەڵکەمان دەوێت کە خوداکامان بپەرستن و بەس. چ دەڵێ گەوجە؟ ئێمە ئێستا گەنجینەی بە نرخی خوداکامان لەدەستدایە. تەواوی ئەو خەڵات و دیارانەی کە بۆ خوداکانی دەنێرن دەگاتە دەستی ئێمە. ئێوە وا دەزانن کە ئەگەر پەیڕەوانی ئاینی ئێمە بڕۆنە سەردینی مەسیح، ئێمە دیسانیش دەتوانین دەسەڵاتی خۆمان بپارێزین؟ بەڵام خەڵک وەکو ئێمە بیر ناکەنەوە. ئێمە چ بمانەوێ و چ نەمانەوێ خەڵک دەستە دەچنە سەر ئاینی مەسیح.